بەڵێ بەردەوامی ناشکرایە ڕۆژی 20 مانگ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوویەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانی بە شێوەیەکی بەرچاو لە زۆربەی شار و ناوچەکانی هەرێمی کوردستان زیادی کرد لە گەرمیان لە ڕاپەڕین لە سلێمانی لە هەڵەبجە تەنانەت لە هەندێک ناوچە ڕێژەی زیادبوونی دەنگەکان گەیشتۆتە لە 135 لە 140. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە لە کەرکووکەوە بەڕێز مەلا حەسەن گەرمیانیم لەگەڵدا بێت جێگیری لێپرسراوی مەڵبەندی حەملینی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێز مەلا حەسەن بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بەێمە بەخشی. زۆر سوپاس بەیانیەوەش باش مەمنونی. بەڕێز مەلا حەسەن با لەوە دەست پێ بکەین. هۆکاری زیادبوونی دەنگەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوەیە شێوەیەکی بەرچاو بە تایبەت من زیاتر فۆکەس دەخەمە سەر گەرمیان. هۆکارەکەی بۆ چێگەڕێنیتەوە؟ زۆر سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. سپاس بۆ تۆ. دیارە هۆکاری ئەوەڵ و ئەخیر بۆ ئەو بەردامە ڕێژی و یەکگوتاریەی کە لەلایەن سەرۆک پاڤڵەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامە ڕێژی بۆ کرابوو. باشە. هەر نیشانەکانی ئەو سەرکەوتنە لە سەرکەوتنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی سنووری ناوچەی جێناکۆک، سەرکەوتنەکانی نەینەوە، سەرکەوتنەکانی کەرکووک، سەرکەوتنەکانی خورماتوو، خانەقین، ئەوە باشترین دەلیلە و مؤشرێکی باش بوو کەوا سەرکەوتنی گەورەتری بەدوادادێ و ئەم سەرکەوتنەی ئێستای لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 129 بەرئەنجامی ئەو یەکگوتاریەیە، ئەو یەکگوتاریە سیاسیەیە، ئەو یەخستنەی بڕیاری سیاسیە، ئەو یەخستن و ڕێخستنەوەی ناو ماڕی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتر داڕشتنی پلانێکی ورد و درشت بۆ ئەوەی کە لەم هەڵبژاردنە بە باشترین شێوە بانگەشە کرا و تیمەکان بە باشی چوونەوە ناو خەڵک و زۆر کاریگەرانە و چالاکانە بۆ هەموو ورد و درشتێک بەرنامە و پلانی پێشوەختە داڕێژرا بوو، زۆر بە باشی توانرا قاعیدە جەماوەریەکەی یەکێتی ئاشت بکرێتەوە و ئەو ئاشبوونەوەش بووە مایەی ئەوەی کە خەڵکەکە جارێکی تر بە جۆش و خوڕەشێکی باشەوە لە دەوری بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی و لە سەروی هەمووشانەوە سەرۆک پاڤڵ کە لە شارەکانە کەرنەفاڵی جەماوەری گەورەی سازدا بۆ ئەوەی جارێکی تر یەکێتی نیشتیمانی ڕۆڵی خۆی بگێڕێ. باشترین دەلالەتی سەرکەوتنەکانیشمان ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان مرکزیانەت لە هەر چوار پارێزگاکە کورسی هێناوە، نوێنەری هەیە. ئەوە دەلیلە لەسەر ئەوەی کە جەماوەری هەر چوار پارێزگارەکە دەنگی بە یەکێتی داوە، بنکەی جەماوەریەکەی خۆی جارێکی تر ساز داوەتەوە و نمونەشمان ئێمە کەلار و سەرقەڵا و ڕزگاری و کفری و ئەوانە مەسەل تەنانەت لە ناو شاری کەلارە هەڵبژاردننی 2018 یەکێتی 9,000 دەنگی هێنا، ئەم جارە سەروی 20,000 دەنگی هێناوە، ینی بە ڕێژەی نزیکەی لە 135 یەکێتی دەنگەکانی هێناوەتەوە لە کفری بە هەمان شێوە. لە سەرجەم زۆنی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگی یەکەمە بێ ڕکابەر. سەرباری ئەوەش لە هەولێرش و لە دووهۆکشا دەنگی باشی هێناوە و ئەمە هەنگاوێکی چاکە بۆ کۆکردنەوەی جەماوەرە دڵسۆزەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کەواتە بەڕێز مەلا حەسەن زیادبوونی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی بەرچاو نابێت هۆی ئەوەی کە هاوسەنجی هێز بگۆڕێت و نەخشەی سیاسی و حکومڕانی بۆ قۆناغی 4 ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستان گۆڕانکاری ئەو توی بەسەردابێت؟ بزەبت بەو شێوە چاوەڕوانەکرێت لەبەرەوەی سەرجەمی دەنگی یەکێتی سەروی 200,000 دەنگی زیادی کردووە، سەروی 3 کورسی تا 5 کورسی یەکێتی نیشتیمانی زیادی کردووە. ئەو زیادبوونە ئەبێتە مایەی هاوسەنگی هێز، هاوکێشەی هێز لە هەرێمی کوردستاندا. مەسەل ڕاستە مەسەل حیزبەکانی تر هەیە زیادی کردووە لە ڕووی دەنگەوانەوە، بەڵام لە ڕووی کورسیوە کەمیان کردووە. بە تایبەت حیزبە ڕکابەرەکانی یەکێتی لە ڕووی هەڵبژاردن و ئەوانەوە جا بۆیە یەکێتی هەم لە ڕووی دەنگەوە هەم لە ڕووی کورسیشەوە زیادی کردووە. حیزب هەیە لە ڕووی دەنگەوە زیادی کردووە بەڵام لە کورسی کەمی کردووە.
بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە هەم دەنگەکانی سەروی 200,000 دەنگ زیادی کردووە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی 2010 لە کورسیەکانیشە زیادی کردووە سەرباری دەنگەکانی و ئەوانە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ مایە ئەوەی کە بەڕاستی پلانی ورد و هەنگاوی بانگەشەی چاک و پخت و بڵاوبوونەوەی تیمەکانمان بەناو خەڵکا و لە سەروی هەمووشەوە کار و چالاکی و گوڕوتین و بەرنامە و یەکوتاریەکەی سەرۆک پاڤۆڵ بوو بەڕاستی. بەڵێ بەڕێز مەلا حەسەن ئەوەی کە زیاتر فۆکەسی خراوەتە سەر گەنجان لە گەرمیان کە سوکاری ئەنفالکراوان یاخود گەنجان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو و دەنجیان داوە کە پێشتر پێشبینیەکرا گەنجان بەو شێوە فراوانە بەو شێوەیە بەشداری لە پرۆسی دەنگدان نەکەن. ئایا ئەمە کاریگەری نیە لەسەر ئەوەی کە گەنجان متمانیان با بەڵێنەکانی سەرۆکی یەکێتی بێت بەتایبەت ئەو بەڵێنانی کە لە کاتی کەرنەڤاڵا داوێتی و پێشتریش هەڵبەت لە چەندین بۆنەدا ئاماژی بۆوا کرد کە پارێزگاری کەرکووک ئەبێ کورد بێت و فعلەن پارێزگاری کەرکووک بۆ کورد گەڕایەوە. پرسیارەکەم ئەوەیە ئێستا گەنجانیش متمانیان بە بەڵێنەکانی سەرۆک باڤڵ هەیە بۆ چوتان لەو بارەوە؟ بەڵێ ئەمە پێشینەمان لەگەڵ سەرۆک پاڤڵا هەیە بە تایبەت گەنجان و خوێندکاران مەسەلە گەربیرتان بێت سەرۆک پاڤڵ لەگەڵ خوێندکارانە لە سلێمانی چەندین سعات کۆبوونەوەی دوور و درێژ گوێی لە گەنجان گرت زیاتر لە سعات 10 سعات هەڵە مخصصاتی بەڵێ 10 سعات بۆ 12 سعات بەڵێ دوا بەدوای ئەوەش مخصصاتی کە حکوومەت ئەبوایە مخصصاتی خوێندکاران بدا هەواڵ پاڤڵ خستە سەر ئیدارەی یەکێتی و لەسەر بودجەی یەکێتی ئەو مخصصاتەشی جێبەجێ کرد و چاکردنەوەی هەموو قسم داخلیەکانی خوێندکاران کە خوێندکاران شەریحەیەکی بە گوڕ و تین و چالاکی ناو گەنجانە ئەو پێشینانە وای کرد کە گەنجان جارێکی تر لەگەڵ یەکێتیا ئاش بوونەوە و جارێکی تر لە دەوری بەرنامەکەی یەکێتی و سەرۆک پاڤڵ کۆبوونەوە و متمانەی گەنجان و کە سوکاری شەهیدان و ئەنفالەکان بە تایبەت لە گەرمیانە جارێکی تر لە دەوری حیزبەکەی خۆیان کە حیزبی شەهیدانە کۆبوونەوە و متمانەی خۆیان بە یەکێتی و بە سەرۆک پاڤڵدا و ئومێدمان وایە و هەروەش چاوەڕوێن لە سەرۆک پاڤڵەکەین کە چۆن لەگەڵ خوێندکارانە چۆن ئەوەی ئەوێت جێبەجێیەکە متمانەمان بە وتەکانی هەیە بە بەڵێنەکانی هەیە جێبەجێی باشترێکە بۆ باشتر ڕێخستنەوەی ناوماڕی یەکێتی بۆ باشتر ئاشکردنەوەی سنتەری شارەکان بە تایبەت سلێمانی و هەولێر بۆ ئەوەی بتوانین بەڕاستی لەبەرەوەی ئەم شارانە بەڕاستی قەڵاو بنکەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. کاک پاڤڵ دەستی خۆش بێ هەنگاوەکانی لە ئاشکردنەوە و لە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکا و بە تایبەت گەنجان کەسوکاری شەهیدان ئەنفالکراوان پێشمەرگە دێرینەکان زیندانیانی سیاسی هێزە ئەمنیەکانمان بەڕاستی جێ سوپاس و دەستخۆشین لە سەروی هەمووشانەوە دەستخۆشی سەرۆکەکەمان کە سەرۆک پاڤڵە. بەڵێ بەڕێز مەلا حەسەن من دوا پرسیارت ئاراستاکەم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیک بووەتەوە بڕیارە ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەوە چۆن خۆی ئامادە بکات؟ دیارە ئامادەسازیەکان بۆ پەرلەمانی کوردستان بە باشی بەڕێوەچوو ئومێدمان وایە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە گوڕوتەوژیمێکی باشتر بتوانین بەرەو پێشەوە بڕۆین هەم دەنگدەرەکانی خۆمان هەم دەنگی خۆمان زیادکەین هەم کورسەکانیشمان زیاتر بکەین وەکو چۆن ئەم جارە بە بەراورد لەگەڵ خولی پێشووی پەرلەمانە کە 2010 هەڵبژاردن کردا هەم کورسەکانمان زیادی کرد هەم دەنگەکانمان بە ڕادەیەکی زۆر باش زیادی کردووە و ئومێدمان هەیە بە سەرکردایەتی سەرۆک پاڤڵ و بەو هەنگاوە ورد و درشتانەی کە نای لە بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستانە بە گوڕوتینێکی باشتر بە بەرنمەیەکی پوختتر بە تێکەڵاوبوونێکی باشتر و چاکتر لەگەڵ جەماوەری خەڵکە بە تایبەت جەماوەری زۆری سەوز و کارکردن لەسەر شاری هەولێر و کارکردن لەسەر بادینانی دەلال بۆ ئەوەی بتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێش بنکە جەماوەریەکەی خۆی ساز و ئامادە بکە ڕێخستەکانی خۆی جەماوەرەکەی خۆی هەوادار و دەنگدەرەکانی خۆی ساز و ئامادەی بکە بۆ ئەوەی جارێکی تر بتوانرێت دەنگێکی باش و
کورسێکی زۆر لە پەرلەمانی داهاتووی عێراقا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان مسۆگەر بکات. ئێمەش بە هیواین بەڕێز مەلا حەسەن گەرمیانی جێگری لە پسراوی مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بوون.